بەڵە بینەرانی بەڕێز ئێستا وەکو دیمەنانەی دواوی من دەیبێنن کە لە دوێنێشەوە ئەم بازارە سوتاوە بەڵام تاوەکو ئێستاش پاشماوەی ئاگر هە لە بازارەکە ماوە وەکو دەیبینین تاوەکو ئێستا بەرگری شارستانی خەریکی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن و دەیانەوێت بە تەواوەتی و ئاگری کەلو بازارە هەیە کۆنتترۆلی بکەن من زیاتر دەسمە لای دوکاندار و کاسبکاران بابزانم ئەوان لەسەر هۆکاری ئاگرەکە چی دەڵێن لەگەڵمانە بن. برا من لمال بوم هاتم قشت ما يريشتان تازا نقشتو دكاني من انت الحريق ليره ومدان ليره وبهت بايا او لا يكون كنترول ذكر والله ما داري نبو والله من شواته جوان كارينا وماله وتعافي ايش ثاني او دكاني زكي دفتري كده بخوات زكي من بلاي كم دادني من دفتر يعني دوازش يا بس بلاي كم دفتر هالحكي اوش كمان بكلمها استوقبوا همو يرزيو دس يدي درزوا ايوه ما قال الا ما قال لا يخمان يبكنوا فما يخ استدعوا كارثه لحكومه والله داوا كريمان اويا ما بين دكانه كان بدسنو اويك زياني بركوتو بحسب اخوي زيانك يبو قربوك انه ما داوا لك يبقى بداوا لحكومتي خومان وداوا لا يكسي كنات خلك كبراسي فقير والله هي وهي دينا فقير اقام ليه سيارين فروشتوها دادي اشياء وجه نوتي ان شاء الله بشكر بشكل حيتي بونا والله اري والله او دكانك يدي ازان دينا سيارين فروش فقيره كريمان برهاني بلى اري والله اول شيء ما تقريبا او دو دكانه من خاوني بخوا بيج عائله سريتي بيج عائله سر او دكانه حيش ما نقول اوي كايبين خد انا والله اول دكان مخزن الشلب شتو هردو شتا تقريبا صار دفتر دولار صار دفتر لسه تات سواري هذا دكانك كيتو لزادن يزيكا ندتواني زو شاكي خد اخر اوقات يراقي تبر عمل مالو بين شو 20 دقيقه للرويشتي نوا ساعات حفتو دقيقه بوستشيوا ابو تليفوني مو ماكد بتيان اقري تبر كما هاتي نيرا اللي اقرك زور بهز ولا توانا اري والله لا اقرك الليره ولا لخت سقف دات اللي هو انت بهز بيني دست باخوينا بوسي هيسني تازا لقر دمير برك خاين كما بدين دار زاري سندما دكانك بريز دستي كم زاري ما بالي داوا كاريتان لحكومتيا والله داوا كان مال حكومتيا حكومتها بتواني خربيه وخلقي بكات وش باشا و انا متامكا بالي سيستمي اكرو جنو لي رسوم والله بيشتري ام نيرن برام بيشتري كسوتا سيستماتي مودرن لو دانايا بلام او سيستم كاري نكردوا كما هاتين تنها حريق براني اكو جنو لي ربون سيستمك بكار نكد بقى سيستمك كاري بكرد بايا زرر وندب براستي كان من لو بدي بس هاتين قلت لهم زانين سيما سينما بس هيتي بكلقنا ما هيتي بكلقنا ما لا والله مش ستا ايتو شو دكانك يمن هاد هيتي رزقارنا بقولوا انا بونا لو انا عندك اشياء افرتانا بريتي دا ما بي اتو چند زرر كردي تقريبا بخواي من دفترني وجتي دا كان لك اعتراضات وهاتين باج نوجه إشاعة هاتين هم ياقر وهيز نذكره هرو فرع زور بقود بو اقرك زور لي وليرج اقرك كراب او دكاني او دو دكاني او بري براست برامبر خمان راستو خو اقر لي پیدا يكسر يعني او دو دكاني يكم دكان بو اقري قرت تنيشت منا دكاني من او تنيشت بيا ماشي دكانك كيتو سيستمي اقر جنو تدانا بخوي برايمن اوتا يعني هر همو سيستمي اقر جننا ولنجي هي والله معقول ايو تدانا بي ايو تدانا كبيان دلين كاكا اديولوتسيا ديكينو اونيا يكشتي وادا باخر يعني بخود كرتو ايتي دانا بو ايتي دانا بو كردمانو هم خريق بو ايتي دانا بو اره والله ودو من زارت كشاف على السوتا دكانك اغريتي داما ايتو يعني او امنا او اغريتي دا او او يا شاكر دلي وندري
باشە زاری دووەمە دەستێ ئەرێ وڵا زاری دووەمە تقریبان چەند زەرێرە بە خدای زاری یەکەم 2 دەفتەر و 5 وەرەقەم زەرەر کرد ئەو جارش نازانم هەن زۆرە چکە لەبەر ئەو چکە ئەشیان نوێشمی نابوو پەردە نوێ و کەوت لە گەشت دابوو نوێشمی نابوو گۆتە ڕەمەزانە و بازار باش دەبێت پەردە و مەردە بۆ جەشکم جلگن نەبوو پەردە و سەرچە و ئەشیان نوێنی نابوو لە بە هەندێکە سووتا بەس الحەمدوللا مادەم دارەکان سەلامەت بوو خوا نەخواسم کوڕەکەم لە ناو بسووتا باە ماری دنیای هەموو دێنا بەتاکێت شکر الحەمدوللا خوا هینا شکر الحەمدوللا کەس یانی لەو بازارە نەسووتە والله ئەم نەمزانێت کە سووتا بیت بەس دوکانەکان سووتایە دوکانەکان چەند دوکان سووتایە والله حسادی بنێم ڕاستێ درۆیە نازانم چکە هاتم شەوێ لێ نەگەڕان بێ مەژوورێ و تازە بەس بنەوە هاتم تەماشا دەکەمان لێ دانیشتمە چێ ڕێگەی نەدەداکەبی خەرەبارم سام نەدەکەی کاکە بەر دەخنکام دەخنکاک دەخنکام لە بە ئاگری دەخنکان لە بە دووکەری سەرتا ئاگرەکە لێرە بوو بە خودای نازانم چکام لە مارێ بوو برێم لێرە بوو برێم لەو سەری بوو لەو لا بوو درۆیە نازانم چکەم ئەوەندە پێڕاستەکە بێم لە مزگەفتە هاتم و عیشان نوێژ عیشام دەکرد هاتم مارێ گوتیان بابە گوتان وەڵا شچ هەبووە یەکسەر هاتم چ هاتم لە دەر جەماعەت لێ نەگەڕان بێ گوتی کاکە ئەو برادرانی خۆمان زیرانەوە گوتی کاکە ئەو زیرانمە گوتی کاکە مام ڕێز کەلکی برایە مام ڕێز دوکانی ما ئیمە چوو پێش ناکە بچە ژووری نهاتم ژۆر تازە بەس بنێ هاتم و خلاص بڕام چەند دوکان تقریبا لێرە سووتایە دري 600 بلا 650 650 دوکانی تو سووتایە نستانا والله الحەمدوللا کە نەسووتایە سلامت بيا ربي باشە هۆکاری ئاگرەکە چ بوو والله هو كاري اغركا دري شورت بو حندك دري بتهاي خمساون كا شورتي كدو اغركا برجاو باشي دادي واري ليش خرجي لي ما ابو بس مليون نم كركم يربو بس خرجي لي اقول لي ما بش اغركا قلتي خەڵک لێرە هەبوو اه والله خرجي لي ما بش باشە خەڵک چەند هاوکار بووە والله تسندي بري خركا وكار برانتي دك كاكا باشي هذا ير هو او اغري جفران هو با كيف بك اغري وزوف تشنيك ئەوە دوکانەوە ئەو دوکانەی تۆ بەێ چ دەفرۆش لێرە جلکو بەرچ ژنان تقریبا چەند زەرێرە لا 2 دەفتەر دوو دەفتەر زەرێرە بەێ تازە هینە باشە تازە هیناوە تازە هیناوی یعنی گوتەوە ڕەمەزانە و گوتکەم دەفرۆش ئارێ وڵای تازە 2 ڕۆژ 3 ڕۆژە کوڕەکە هیناوی تازەگەی بچ چەند کەس بژێ ژیان لەسەر دوکانە بوو وەڵا 3 کەس سێ کەس بە خۆم و 2 شیریش کەشە بوون ینی سێ ماوە ئەسێ ما لەسەر بوو لەسەرەوەی بوو لەسەر ئەو دوکانەی بوو ئێستا ئەو دوکانە سوتا جاری چەندەمە دەسووتێ ئەوە جاری دووەمە جاری دووە جاری دووەمە هۆکاری ئاگرەکە چ بوو هۆکاری ئاگرەکە وڵات نازم دێ شۆرتی کارەبای بووە بەس نازم لە شۆرتی کارەبای بووە نە بە قەستیان تێبەردەیە جارێک شۆرتی کارەبای دوزار شۆرتی کارەبای باش جاری پێش و قەرە بکرانەوە ئەڵە جاری پێش کو ڕۆی ئەو جاریشەرەوە دەڕوە ئەو هەدەڕەوە باش ئەوە بە چەندی دیکە نایەتەوە سەر سکەی خۆی تاش بفرۆشە لانی کەم دوو ماژی پێدسی دوو مانجی دەوێت ئەی دوو ماژ دەوێ بازارین گۆش دەگەر جێژنان باشە ئارێ وڵا دەگە جێژنە و لەو ڕۆزی باش ئێستاش بازارەکە ڕۆژ والله ئەو دوکانە دوکانی منە ئەو دوو دوکانە بەێ باشە چەندە زەرەر کردیە والله زەرەرمان کردیە تقریبا بە چەند دەقام لێ بە خودای زەرەرم کردیە بەس نازانم چەندە ئێستا دوو دەتەوێت دوکان چ بکەی لە دوکانە والله دەمێ بڕگە ڕێەکەی بکەمەوە هەلە بەو خەڵکەکە دێ دەڕوا بزانیت چ دەکرێت ئەم جشک و بەرجی منداران و ژنان باشە ئەو کاتێک کە سوتات لە ماری بلەچین ناوەڵە لە دکتۆری دانی بوو زانیت کە دوکانەکە وڵە تەلەفۆنیان لۆ کردم گوتیانەوەرە ئەو دوکان سوستای گوتم تا دەستەراتم لێ چم پێ ناکرێت کە هاتشم سوستا بووی چ پێ نەکرێت الحەمدولله زۆر شکر بەس زۆر کەسێ لێرە زەرەرمەند بووە کرێچیە لە مارێ لە دوکانێ شەرکێسیە ئەشیای بە قەرتی نایە هەرێ بەخوای ئەلێرە هەیە بەخوای نیتی بەخوای پێشتری گوتیان قەرەبووتان دەکەین و هیچ قەرەبوویان نەکردینەوە ئەو جارەژەوە ڕۆیشەوە خلاص ئەرێ بەخوای لەناو هەموو هەولێرش ناو بازاری لەنگەی بە هەرزانترین بازار بەناوبانگ چوە ڕۆیە بەس خەڵکی فەقیر دێتێرە یعنی لە ناو هەولێرێ لە هەموو بازارەکان هەرزانترە واللهی نازام هۆیەکەی چییە سیستەمی بەرگری سیستەمی ئاگر کوژێنەوە لێرە چۆن ئەوتە سیستەمەکە هەیە هیچیشی نەکردە هەر ئەوە تا بزانە بڕۆ تەمەشاشکە عزەکەی بابێنەوەی هەر هیچیشی نەکرد گەر هەبایە ئەو هەمان بەسەر نەدات نەخێت
ئەمە یەک داواکاریمان لە حکوومەتی حکوومەت بەس بێمان خایم کاتەوە ئێمە لە حسابی خۆمان نۆژەنگ دەکەینەوە ینی پێویست بۆ ناکە حکوومەت ینی بێن ئەرکەکە بێخنە سەر حکوومەت ئەگەر حکوومەت خەرەبووی کردین و ماریابی خەرەبووشی نەکردی وەکو سوالێکی لە دوکاندارەکان ئێستا پارەی نییە بۆ نمونە کاڵا چارەسەر چیانی چارەسەرەوەی تا حکوومەت بووزەکەن بۆ پەسەندەکە ئەوە دەکات تاخی دەبی ئەمە دەبانی ئەو ڕۆژەی زود نۆژەنی بکەینەوە بۆ ڕەمەزان دەست بە ئیشی خۆمان بکەینەوە چکە مۆسومەکەمان وایە لە ڕەمەزاندا و بازارە زمەی دێ لە کڕیاران بەهار لە پێشە بڵێ پێویستە ئێمە لە ماوەی ئەو ڕۆژەی بتوانین چکە بەشێکی دوکانەکە سوتاوە هەمووی نەسوتاوە ئەو بەشە دەتوانین بە ماوەی دەڕۆژی دەسوبدی لێ بکەین والله من استا بزو هم دوست برادرن يعني حساب كاين مستوى فرق والله هو كاري اقرا قدرن لدكانه شي يشي كل كابرا دكاني بهارات ومهارات وشتيها لين در اقرا كاستايو اما سوق اشتنير انا بردكانش مالك دوا بس ده كيبري اقرا كاتا ولا العردين ما بتسوع عاصمان اري والله ليره بو سيستمي برغري والله اللي ما عنده اونات كهرباء برا غلطك ايه دبا لقر آوي او بيري بجدابي كهرباء او بيري كهرباء كي لقلنجي كهرباء برا راس او نهار تقريبا والله سطوة شتاتات وصد دكاني دبي شوي رابطو خلق زور ليرة وتسن خلق او كارت عمره والله خرك او كارمان بس زور شاد بلو تسي والله او ليرة انا نيوي اون خرك شتلي خسار اون شتلي تزرع لي خرج لهاتي ييرنا ولا بلا هاتي دسيتي زيان زور كذا باش وتسند كارجي لسر اي ودبي لسر بازار اي ودبي او ما شامو دفوتي كاكا بس دومانش كجو بازار بس صارش كجنابتو بازار وشي عندنا مجنب بو بازار استنا فري علي ديناسم قردي ستاني زارقي كاين دايتو بقرعان دايتو بقرعان قردي زارقي كاين سمايا باشا او يو زارشاتو وصري صلاي خالي بابزانم دوکانەکەی تو تقریبا چەند زەرش کردی ئەمە دوکان نووستا منە جومەنی بازاری لەنگەیمە بەس بەڕاستی حیساب کە دوکانی من سوستایە چکەوە خەرکەم و برادەرینە هەموو یەکدی دەناسین وڵای ئەو کاری ئاگرەکەی من نازانم دەرێن دوکانێک لێرکانەمایتەوە ئیشی تێدا کردی ئەوجا ئاگرە ئەوە نازانین ئەلمیم شتەکە تازەها لەلایەن خوای گەورە ئینشاڵڵا حکوومەت وڵای نێشتی 180 تا 200 دوکانیە ناوهانیە ئەمە بەخۆم بە خەڵ ژماردیتم 180 ژماردی هەندێک مەخزن و هەندێک دوکانەکانی تەنیشتیشی ئەوانی زانیان پێکەوت ئەو شەر بە سوتا حیسابە چکە کابراشی هەموو تەڕ بووە هەتا 200 دوکانی دەڕوە باشە بەشێک لە کاسبکاران دوکانداران گلەی دەکەن لە سیستەمی ئاگرکوژێنەوە ئەمە سیستەمان هەبووە بەس ئیسیلام نەکرایە ئەوجا کۆمپانیا کردیت ئێمە نازانین چێ کەم تەرخەم بووە نانا حکوومەت لەو ژەنی کردەوە وەختی بەس کۆمپانیایە وەمە نازانێت کۆمپانیای چێ دوو جاریش کتابمان کردووە ئەنجومەن بەرگری شارستانی گوتینە قوستانە ئیسیلام ناکەم ئەگە نابێتەوە سیستەمە ئیشی کردبا ئەمە پێویستیمان بە بەرگری شارستانی نەدا بە فەوری دەکوژاوە ئەوە سوپاسی سەرۆکی حکوومەتیش دەکەین بە زووترین کاتادە سەقەت بەڕاستی گوتی هەموو ئەوانەی سوتا هەموو قەرەبووی دەکەینەوە دەست خۆشی لێ دەکەین هیوادارین زووتر بێت سەرخەت پێش قەربووکرانەوە ناوەڵە ناوەڵای جاری پێش و قەرەبوو نەکراوە لە بە یەکشتش قەرەبوو نەکراوە کابرا هەبوو ڕێزمەیە لە بۆیان ئەم بەخۆم لێرە کابرا بووبایی دەفتەرەشی لێستا بدەگو 5 دەفتەرم لێستایە یعنی شەکەیان لە خەرچ تێکدا بەزەو جارە ئینشاڵڵا لێ ناگەڕێنەوەی لێبێ بە جوانی دەینووسین کابرا چ زەرەر شێکەتی ئەوەی زەرەری کردە ئەو قەرەبوو بکرێتەوە نەک لابەلا قەرەبوو بکرێتەوە وڵی دوکانی برا و خزم و هەموو ستای من نەگەشتە من لەخوای بە زیادی بەس ئەوازەمی مستایە ینی زۆر دڵمان ناخۆشە ئارەوەڵە زۆر وڵی ئەمە لەخوای بە زیادی نەگرتەوە يعني دوكر شتى جوري بس نسوتها لو بازارة تقريبا سن دوكان سوتها والله نزيك 500 دبي والله وكاري اغركتو والله شورتة كهرباء لير دست بيكديا شورت كهرباء والله فيامك تسبد فيامك ام اوه تازه سوتا خوای گوره هینایتی اما زور شکرین بخزار قدرکی تازه فيامك ام اوه لا کاغمت خوشناوی به هز همو وكاني شاروانی و بەرگری شارستانی و هەموو ئاوەڕۆ و کارەبا بێن بە سەریعی دوکانەکەمان لە نۆژنکەنەوە لۆ لەنگەکەمە لە نۆژنکەنەوە لەبەرەوەی ڕەمەزان لە پێشمانە و جەژن لە پێشمان شاهینە سێ مانگە بازار نییە ئێستا خەڵک چاوەڕی بازارە جە بە زووترین کات بێن ئیشەکان بکەن لەو بازارە ئەوەی کە کاسبی دەکرد خەڵکی هەژار بوو هەمووی هەژارە کابرا هەمووی کرێت 190 کرێتیە کەسی دەوڵەمەندی نایەت هێرە زۆربەی کرێتیە أره والله كاكا ودكاني من دوامين زارة بسوتي دوام زارة أره والله
والله من لبروي مغزني شي لسري ولو انا بلاكي من بعد دفتري تدابو اره والله من لبروي نايلونا سفريه اشياء مطبخيه باروك يعني مشتركه اشتواني هاي تماشا باخذ ببينا تماشا بك لساها او مو سفريه دستت همو اوانا او توبانا يا تدبيني همو شي حفته 8 دولار اوانا يا لزقانه هموي ماشي بيرانا جيش زوبي والله امن هاتم اليرا اگر دبو لولا راه هذا اگر هاتم بيرانا جيش من صندي وش نجيشت يا صندي حريقي لو راوستا وراندا تششان نجيشت خو دوکانەکەی تو لە زادەش نێزیکە بەس سپێین کاکە خوا دای و خوا بردی الحەمدوللا زۆر شکر باشە داواکاریتان چویە لە بەرگری شارستانی لە حکوومەت واللهی داواکاریمان لە حکوومەت بەرگری شارستانی تەقسیری نەکردی شەکەیان کە دەوەی پێیان کرا لەبەرەوەی کۆرانەکان تەسکن بەرام داوامان لە حکوومەتی ئەگەر قەرەبمان کاتەوە مەمنونی زاری پێش و قەرەبوو کرانەوە نەخێر هیچ قەرەبوو نەکرێنەوە زاری پێشی هیچیان نە بەس ئەو کە پرۆشتانیان لۆکردین و تەواوی دی بە خۆمان چاکردەوە باش ئەو جارە دەفتەر بوو جاری پێش و چەند بوو والله زاری پێشش لە قلێ بەد باەدە 12 دەفتەرم زیاتر ئەو جاری پێش ئەرەوەڵ چەند کەس بژێ ژیان لەسەرەوە والله ئەمە سارمان لەسە ئەو دوکانینە ئەرەوەڵ من بەخۆم و بەخۆ سێ کوڕانە لەسە ئەو دوکانینە بەخۆت سێ کوڕ ئەرەوەڵ خی گەورە بۆتان قەرەبوو بکاتەوە باش ئەو سیستەمەی کە دەگوترێت سیستەمی بەرگری لەو بازار هەبووە بەرگری هاتەماشە بکە ئێستا ئاو دێت دوو شەوێ ئیشی نەکرد نەخێر ئیشی نەکرد ئێستا ئاو دێ من چ ئێستا بکەم تەماشە بکە ئاوی تێدانەوە سیستەم بەرگری ویستان ینی هەر خەرکی دی لێرە بوو نەک لێرە ئێرە ئاگری هەبوو بەس لەو لای سیستەمی بەرگری هەبوو ئیسبادەی نەبوو ینی لەوە ئیشی نەکرد نەخێر چەند دوکان تقریبا سوتایە بە قورعانە من تەقدیر نزانم لەوانەیە 600 700 دوکانە لەوانەیە ئەو دەورانە سوتا بتارەوەڵ من هەر ئاگام لە خۆم و جیرانەکانی خۆتم بەڕاستی زەرەرشی گەورە بوو بەس ئەلحەمدوللا خوایە خوا دای و خوا بردی بابزانم ئەتوو چەندەم جارە دوکان دەسوتێ دوم جارە باشە ئەو سیستەمی بەرگری شارستانی هیچی نەکردووە بۆچی کردی لەو میکە چەندە زیان بەبەرکەت برێم چێ برێم چێ برێ وڵی برێم دەدەفتەر چینە قەنەعات نەکەی پرۆژەت و لێرە کەمالیات هەموو تووشەوات و بەخۆ دەزانی دوکان چ پێویستا لێ برا ناو ماگەشتی جوان کاری هەموو تاایستا باشە هۆکاری ئاگرەکە چ بوو یانی قورآن بەخوای کەس نازانێت تۆنا تا دڕۆن نەبی تۆ نازانین باش ئەو کاتێک کە سوتات و لێرە بووی لەمانوانێ لەگەکەندێ هەر دووکەربن بووە من گەیمێ لەبەرەوەی من لە دەرێ بوو پێڕانەگەیشتی سەرانەگەیشتم شوات و کەمەلیات چی لێ بکەمە من چی دەگەرەکرێ باشە کەس هاوکارت نەبوو لەگەڵە دیاربەتی وڵا هاوکاری ناکرێ ناوەڵە هیچ ناکرێت باشە هەناوانان بینە بن ئێرە کەس نەدێرا بێتە بنێ حەدیان ئێستا ئەوە سەفەکەی کا لەسەرمان ئاوە سەفەکەی کە تەخوارێ هەمووی ئەوەی کە دەیبینی سەفەکەی هەموو سەخوێ هەمووی ئەوە هەموو سەخۆی کە تەخوارێ باش دەبین مێشتا پاشماوەی ئاگر دیارە یانی دوکانەکەدا لێرە دیارە لێ دیارە ئەرەوە لێرەش دیارە ئەدناوێتێ باشە داواکاریتان لە حکوومەتیەوە وڵا داواکاری قەربمان کاتەوە گەرە سات هیچمان نییە ئارەوە هیچ دەسەراتاکمان نییە بەڕاستی و دوم جار ئەوە سیستەمەکە نەبێت کە دانرا بۆتان بەس سەرۆکەی بەرامە ئیشی پێنەیە چ بکەیت بەشێک دەیان گوت ئاوی تێدانە وڵی گوتان ئاوی دێ من نازانم سیستەمەکەم نەمنۆر تێداخێتێرە بەس گوتان دەیدانە ئەمش ئەوم جوێ لێ بووە ئەو کاتێک کە سوتات و لێرە بووە نابەخۆی ئەمە هەمومان ئەمە سێ دوکانین کە ئاخیر نەفەر دەڕۆینەوە ئەلێرانە ئەمارم لە پیرداودیە لە سەنانی خوا دەزانین لاقەمەوەدە دێشە برا ئەوە دوکانەکە دۆمی دەرنەدەینە داما ئەو برادێ بای دەفتەر و دوو دەفتەر زیاتر تێکردیە تەلەفۆن لۆ کردم گۆتی سوتایە وەم زین بەگەماوە دەرێ هاتم ئەمووی سوتا ئارەوە باشە جاری چەندەمەوە دوکانەکە ئەوە دوم جارە ئەرێوەڵە دەسووتێت تقریبا چەند زەرەرە با قورعان بای 50 ملیۆن تێدا بوو ئەموو دوکانەکە ئارێوە بەخوایە ئەوە دیتێ جیران مە بای دوو دەفتەری ئەل لەو ماوە هینایە ئەموش بەقەر یعنی یەک دینارمان نییە ینی ئەمە ئیشەکەمان کووە دەینین دەفرۆشین دەدەینەوە کابرا هۆکاری ئاگرەکە چ بووە بەخوای نازان کەس نازان یەک دەرێ شۆتای
یەک دەرێ ئەلێرە برند بووە یەک دەرێ لەسەری زاویەی برند بووە کەس نازان والله ئەوی ئاوکاری بوو ئەوی باش بۆن دەچیان بەس ئەوەکەی دی هەموو دز بوو والله ئەوی داها دەیدزی ئارێەوە زانمەوە عالەمە چییە ینی ئەو عالەمە سەری چتە قوڕێ لۆ من دزی دەکاتن ئەو مارە چیە مارە لە دەدزی کابرا سەری چتە قوڕێ دەیهیناسە جادێ فەقیرە من لێ دەدزرە ئارێ والله ڕادەدزرە ئامووی دزرە بشمە هینا بە دەرێ فشە یەک دەرزی دەرنە کامە دوکانی تۆ ئەوە دوکانی ئەویان دوکانی تۆ چ دەفرۆشت پێڵا فرۆش بە تقریبا چەند زەرەرە سار دەفتە زراب جاری دوم دوکانەکە دەستی باشە جاری پێشوو هیچ خەرەبوو کرایەوە پارەی قەدیمی لەسەرمایە هیچ خەرەبوو نەکراوە ستا پارەی قەدیمیش والله دوو دەفتەر سێ ڕۆژە دوکانە دانایە دوونێ ڕکلام لۆ کردەوە تەماشا ڕکلامێکەوە دوونێ کرایە دوونێ ڕکلام لۆ دوکانم کردە سێ ڕۆژە دامنایە سێ ڕۆژ پێشستا ئەم لەو دوکانم دانایە برا جوانەکەم ئەوە دوونێ و ڕکلامە ئەوە دوونێەوە ئەوە دوونێەوە ئەوە دوونێ ئەوە دوێنێ بەڵێ سێ ڕۆژە دەفتەرە 20 وەرەقە بەس ماوادم تێ کردیان بێجگە لەوەی دوکانی ئەو دیویشم ئەکسەری دنیاک ئەشا لێ دزی دنیاک ئەشا بردرا دوکانشکەم لە پشتەوە شەیە نازانم سوانم چێ بە چێ بووە لۆ لێرە کەس دەناسیەوە لۆ دەتانی بێژۆرە لەبەر قەرە بارغی لۆ دەزانیەوە خەڵکە چێە دەموچوی وا دەدی لێرە بەشیان دە دەموچاوە نەدیت بوو چ دەکەی لێرە تو دوکان تێ لێرە مەسلحەت لێرە چ دەکەی لێرە ئەمن لە خەستخانێ بوو تەلەفۆنیان لۆکردن بۆ تاوەرە بازار ئاگری کردە ئێرە کەچنەوە بێ پێش ئەرەوە دەمەساکەوە وێ بێ پێش سەرەتا ئاگرەکە لەو دۆرا پشتە دەست پێ بەڵێ وەڵڵاهی ئێستا باجوێرە مقابلەکانی کە دەبینم دەرێ سیستەمی ئاگرکوژێنەوەکەی مەزبوط نەبووە برا بەڕێزبەر ئاوی تێدا نەبووە ئێستا بڕۆ هەموو مقابلەکان تەمەشاکە باوەی لادەم هەموو مقابلەکان تەمەشاکە هەمووی باسی سەکات دەرێ عەریق ئاوی تێدا نەبووە تو ئاوی تێدانەی بە چاگری دەکوژێنەوە برا تو ئاوی تێدانەی بەس دەیکوژێنەوە ئەو ئاگرێ گەورە ئەدێ سیستەم لۆز دانرا برا جوانە چەند کەس ژیان لەسەر دوکانە بوو یەک دوو سێ کەسمان لێرە بینە ئەمە ژار ئەحمەد سێ عایلە لەسەر دوکانێ بووە دری ئەو دنیامان پێخۆش بووە دوێنێ چا ڤیدیۆمان بەس لەوە دوکانێ کردیە بەس لەوەی خەڵک بێتن ئەوە دوکانەکەمە ئەوە دوکانەکەمە ماجێ ملیۆن نەکرێت 27 وەرەقەم داهاتە لێیان بەجێشتیمە وەڵا داواکاری لە چێ بکەیت چ بکەیت نام چ برێت داواکاریم چ بیانیەوە دیارە خۆشتەکە دیارم چ برێن بەخۆی دەبی ببینی بەخۆی دەبی وەزعی ببینی برای جوانەکە پێشی ئاگرەکەی لێرە بووم ئاگرەکە لە چێن دەربوو ئاگرەکە لەنە ئەو عوشەی بوو لە قوڕنەکەی لە ناوەندێ بوو لەوێن دەرەکانی ئاگرەکە دەستی پێکرد ئەمن هەردوو ڕقەمەکە عرێقی لە ناو مۆبایلەکەم خەزنە 115 و 120 فوری تەلەفۆنم لە بۆیان کرد یعنی ئاگر بەرێ ئاگە نەکەت بۆ ئەومەتقەی گوتم کاکە ئاگرەکە گەلک گەورەیە هەموو بنکەکانی هەولێرە تێک بگەینن یعنی بەڕاستی لەم وڵاتی حریق فاشلە لە وڵاتان شوقەی 50 قاتی ئاگری دەگری زۆر بە ئاسانی کۆنتترۆل دەکانی لەنگە شوێنێکی فلاتە و یەک قاتە و هەسا دەورەی زادەیە بەس ئەو ئاگرە گەورە ئەو ئاگرە گەورە عریقەک دێ لە چی دەیکوشینەکە ئەو پێویستی بەدە عریقە ینی ئەگەر لە هەر سادەوری لێ بدرا بە ئاگرەکە ئەوە بە ئاسانی تەشەنەی نەدەکەت بەڕاستی باشە کە تەلەفۆنت کرد چەند دقە پاش تەلەفۆنەکەیت وەڵڵا کاکە درەنگ هاتن یعنی یەک قل هات قلەک هەندێک یەک عریق هات بە قلەشی هیچ ناکرێت کا من لە تەلەفۆنەکەش پێم گوتم کاکە ئاگرەکە گەورەیە هەموو بنکەکانی هەولێرە تێبگەینن بەس بەڕاستی بە حریقەشی هیچ ناکرێت بازارەکە سیستەمی بەرگری نیە سیستەمی بەرگری هەبوو بەڕاستی بەس یعنی ئیشی نەکردێ بەڕاستی ناوەڵڵا چەندەم جارە دوکان دەستی ئەمن ڕاستی دووەم جارە بەرێ ئەو جارە تقریبان چەند زەرەر کردیە
والله يعني بەلای کەمی من تقریبا لە سار دەفتەر کەم تری تێدا نییە بەرێ زاری پێشوو زاری پێش و زیاتریش بوو وڵە بەرێ ئارێ وڵە داواکاری لە حکوومەتیە وڵی داواکاریم لەوێ بەڕاستی حکومت هاوکاری ئەو خەڵکەی بکە بازارەکەی بە زووی نوێشان بکاتەوە و بەڕاستی یعنی سیستەمەکی سکولیتی مەزبوط سیستەمەکی عریقی مەزبوط دابنێن و ئەگەر هەبێ بنکەی نزیکیش بنکەی ئاگرکوژێنی نزیکی لە نزیک ئەو بازارێ هەبی زۆر باشە ئێوە بە دەرەجەیە گلیتان لە چێە بە قورعان سیستەمی عریقی ئەگەر زوو بەهات باس کە ئەمن لە بۆی بیدایەتی ئاگرەکەی لێرە بووم ئەگە سیستەمی عریقی و یعنی ئەو زەماعاتی سکولیتیش ئەگەر یعنی ئەوەی حریقی مەزبوطیان پێ باە ئاگرەکە تەشەنەی نەدەگەست کە ئاگرەکە حتممە لە ئاگرێکی گفتکە دەستی پێکردە لە دوکانێکی گفتکە دەستی پێکردە و هات تەشەنەی کردە مام حاجیات و چەندە زەرەر کردیا والله تقریبا 5 دفتر دلار 5 دەفتەر زەرەر کردیا ولی مشتی نییە بۆ من نیە بۆ شتەکان بۆ کاری ئاگرەکە چ بوو والله من مزگەوتی منادم ئانی تەلەفۆنیان بۆ کردم گەشت مێرەکان ئاگرێک نزیک بووانێ پێڕە نەگەشتم دەری ناوەڵە پێڕە نەگەشت باشە ئاگرەکە خۆ لێرە سەرەتا دوور بووە لەسەرێ و لۆ تەنگی سەرێ بوو لەسەرێ بوو لەسەرێ بوو بەڵێ باشە سیستەمی بەرگری نیە و بازارە سیستەمی بەرگری بە ئیهمالن لەنا خۆ دوکانەکان بە شوێتی جواد دروستکراوە عیبی نەبوو بەس بێ ئیهمالن بۆیە چەندەم جارە و بازاڕاوە دەسووتێ دوو جار دووەم جار ئارێ وەڵا جاری 7 دەفتەر نیو زەر لێکەوت ئەمە لەرەوە 5 دەفتەر جارەکەی 7 دەفتەرە و جارش 5 دەفتەر زەرەر کردیا ئارێ وەڵا باشە هیچ حکوومەت هیچ قەرەبووی کردیەوە والله یەک قەرەبووی نەکردن هیچ بەڵەتی ئەو زەبەلۆنی بۆ کردن هیچکە بەس زەبەلۆنەکە هیچ کە بۆ نەکردی کارەبا زەبەلۆن چەند کەس بژێری ژیان لەسەر دوکانە بوو ئەوە 2 مای لەسەرە 2 ماری لەسەر ئارێ وەڵا 2 مای لەسەرە خۆت و خۆم و شەریکێکم شەریکەکە چ دەفرۆژە تو لە بازار ئەمشتی نوێ دەفرۆش جلگی نوێ بوو ئێمە هەمووی بۆ غازە بووە هەم نوێ بوو والله ئەو دوکانی منەوە دەبینی هیچ شتێکمان نمای ئەرێ وڵا ئەوە دوکانی منە چ دەفرۆشت وڵی من کەمالیات و یەک سوارادم تقریبا چەند زەرەرە بەخوای حدودی 20 میلیۆنی تێدا بوو چکە ئەو ماوەی ئەشایشی زۆرم دەنیا لە بۆی ڕەمەزاندا هات گوتمە زۆر نەس بە بازاری ئارێ وڵا باشە سەرەتا ئاگرەکە چۆن بوو بەخوای سەرەتا ئاگرەکە ئەوەی کە لە برادرانیشم جێرە بوو لە ساحەکەی ڕادستی پێکرد و سەبر هات بەس لە کار دەرچوو بوو ئاگرەکە زیاد لە 7 سرعات دەهات کاتە تو کە سەرەتا ئاگرەکە بوو لێرە بوو لە ماری سەرەتای ئاگرەکە ئەمن کە خەبەرم درایە 3 دوکان مابوو بگاتە من کار لە کاترازە لەوێ معتەڕ و شت دەتەقی کاری وەی نەبوو ڕمبەی داهات و ئاگرەکە پەر دەبوو ینی نەدەتانی بێ ئەشای ببێ ئاگرەکە سەرێ زۆر سرعات بوو باشە ینی با بڵێن لەو بازارە سیستەمی بەرگری چۆن بوو باش بووە خراپ بووە بە قورعان سیستەمی بەرگسیە سیستەمی ئاگر کوژێنەوەی لێ بوو بەس ئەو دەمێکە دەیانویست بکەنەوە نازانم گوتیان ئاو نەدەهات چ بوو شەکەل لەوەی دەرچوو بکە بۆی کۆنتترۆل بکرێ حریقی شاد بەس ئاگرەکە زۆر زەخم بوو چەندەم جارتە دوکان دەستی دووەم جارە 2010 سوتا ئەو ئێستا ژوا سوتا وڵی داواکاریمانەوەیە خەرەبوو مام کاتەوە سوپاسی دەکەی جار پێش قەرەبوو کرایەوە قەرەبوو وڵا ئەرزەکەمان بۆ سەب کرا سەقفەکەمان بۆ کرا ئەوەندەیان کرد ماڵیان ئاوابی بەڵێ یان هیچ بڕەپارێکی پێ نەدراوە نەخێر نوێژە مەلای نوێژە ئیشای بانکدا تەلەفۆنیان لۆ کردم هاتمێرە ئاگرەکە زۆر احتیادی بوو هەری خەک نەهاتە تا ساعت لێرە بژینەوە داخل بوو هەری ئەلێرە ئەوەشیان لۆ چاندینە کاکە سینجی جویان لۆ چاندینە لێرە عالەبانە هەندێک سوکردینە ئەنجومەنن تێگەیشتی بەم لەمەیانداینە ئەمەیان ماریمیان کۆر کردەوە خلاص بڕێتەوە هیچ کەشم پێ نییە وەرە وەڵا هەمووشمان سوتایەوە با 3 دەفتەرم عشا سوتایە نەسوتایە بەس هەمووان تەڕ بووە سوتای فەرقی نییە هیچ فەرقی نییە هیچ باش ئەو سیستەمەکە دانرابوو لێرە کاری نەدەکەم وەڵی لەوە لە جەنابی محافزی پرسە بزانە ئەو سیستەمەوە 3 ساڵ دانرا بزانە کوی جارجە بەسەر نەکردو بێ کاکە سیستەمە هیچ دەکانیش ناکە ئەوە دووەم جارە دوکان دەستوێ لێرە من دووەم جارە بەرێ باشە جاری پێشکە سوتا چەند یا قەرەبوو کردیەوە والله 1 دیناریش قبول دەکردمەوە نەخێر
ئەو جەمەلۆنیان لەو کردینە و ئەو دوکانەشم بەخۆ دروستکردەوە هەمووی باشەوەتا نۆژەن دەکرێتەوە سا دەکرێت چەندی پێدەست چەماج دەخێنی ئەهیزا ئەوەی نازانم 3 مانگە 2 مانگە مانگەکە ئەوەی نازانم بەڕاستی داواکاریمان لە حکومەتی ئەوێ خەرەومان بکاتەوە ماریاوە هیچ داواکاریکەمان لێ نییە هیچ باشە خەڵک چەند هاوکار بوو لە بۆیەوە وەڵی خەرک هەمووی دز بوو 180 دز بوو 180 دز بوو خەرک هەر 180 ئەستا مێزم بردە دەرێ بە کاملی مێزان بە کاملی بردیا بەری بکە کاملیان بردیە بە مێزەوەشیان بردیا لە دەرێندانا بە مێزەوەیان بردیا هەمویان دز بردی عەشیا باشە تقریبان چەند زەرەرە والله بێش ناوانە سێ چوار دەفتەری زەرەر بەس دوکانەکە بێ لە مەغزەنێ بێ لە مەغزەنێ باشە چەند کەس لەسەر ئەو دوکانە بژێوی ژیانی لەسەر ئەو دوکانە بوو والله حسابکە دوو عایلە هۆکاری ئاگرەکە چی بوو بەخوای نازانین دوو نێوارێک ئەمە ڕۆیشتینەوە سعات 6 و چارێک بوو پاش سعات 7 و نیوەوانە گوتی لەنگە ئاگریگەتی هەتا هاتین جەهەنەمەک دروست بوو نەدەوێت لای بەناوی ژاوڕێ ئاگر لە هەواش داهاتە خوارێ ئاگرەشی زۆر لە حەد بەدەر بووە ئێوە کە تەلەفۆنتان کرد یان پەیوەندیتان بە بەرگری شارەسانی کرد زووان لێرە بوون ئەوان لە پێشدا لێرە بوون ئەدێ بەس زۆری زیعام دروست بوو ئەوانش نەیان دەتوانی بە حەقی خۆیان وەزعەکە کۆنتڕۆڵ چەند هاوکار بوو خەڵک وەڵی خەڵک ئەگە 100 کەسی هاوکار بێ 100یش ڕێگر بوو لەبەرەوەی هەر مۆبایلی دەدەستەگرت و تەسوێرەکات و سیارەی لە سەر ڕێ ڕاگرێت و ینی لێیان نەگەڕا هاوکاریتان لە حکوومەت چێتتان بکە وەڵی جا حکوومەت چ بکە کارەبووتان بکاتەوە وڵە زایگە قەرەبوو بکرێ باش بەس ئایا دەکرێت بە تەمای خوێن بەڵێ خۆشەویستان و ئایزانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە کاسبکارانی شاری هەولێر بوو لەسەر سووتانی دوکانەکان بەداخەوە کە دوێنێ شەو نزیکەی 500 دوکان بەسەرەوە سوتا بەشێکیان تقریبان دەفتەرێک 2 دەفتەر تا 5 دەفتەر هەشیانە زۆر زیاتریشیان زەرمەند بوون ئەم بازارە بۆ جاری دووەمە بەداخەوە دەسووتێت وە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی ئەو هەڵاتیانە ئەو کاسبکارانە بەجێ دێڵێت بەشێک لە کاسبکاران گلەیان لە سیستەمی ئاگربژێنەوە بوو دەیانگوت وەکو پێویست کاری نەکردووە ئەو دیمەنانەی کە ئێستا ئێوەش دەیبینن ئەمە ڕۆژێک دوای ئاگرەکەشە بەڵام تاوکو ئێستا هەر پاشماوەی ئاگر هەیە و تاوکو ئێستاش بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراوە